ئەمە دیمەنی کارکردنە لە چەند پرۆژەیەکی خزمەتگوزاری لە خورمات و شارەوانی قەزاکەش ئاشکرای دەکات بەپێی ئەو بودجەی بۆیان خەرج دەکرێت پرۆژەی خزمەتگوزاری لە قەزاکە جێبەجێ دەکەن. ئێمە کە شارەوانی توس خورمات و مقاولکە ئیشەکە تەڵەبێکمان بۆ نووسیە داوای سلفەمان لێکەن. ئەم سلفەیە ئێمە بەرزەکەین بۆ محافەزەت سەلاحەدین. هەلێوێ کێشەمان لە محافەزەی سەلاحەدین کێشەیەکی زۆر گەورەمان هەیە سەرفی ناکەن. ئەم سلفانە زۆر بە تاخیری سەرفیەکەن. سلفەمان هەیە 6 مانگ ساڵ و نیویەک ماوە لایەن سەرفی ناکەن ئەڵێن پارەی نییە. پارەی نییە باشە پارە نییە ئێوە بۆ ئیحالە ئاکەن مەشروع ئیحالاکەن بۆ شارەوانی دووس پارەش نییە. تێناگەم ئەم بێ پارەی بۆ شوێنێتر پارە هەیە بۆ بەس بۆ دووس پارە نییە. هاوڵاتیانی گەڕەکە کوردیەکانی خورمات و نیگەرانن لە پەرایۆزخستنی گەڕەکەکانیان لە جێبەجێکردنی پرۆژەی خزمەتگوزاری. ئەڵێن محافظ ئیحالەی کردووە و ئیتر لەم لە بینی ئەمەینەتەوە ئیحالەی کردووە ئیحالەی نەکردووە لە سڵا 5 وەرگیراوە لە سڵا 5 یعنی ئەبێ سیاسی کوردەکان بێنە سەر خەت داوای ئەوە بکەن ئەو پرۆژەیە چارەسەر بکرێت. ئەوە گەورەترین پرۆژەیە لە دووزە لە گەڕەکە کوردیەکانە ئەوە دڵمان بەو پرۆژەیە خۆش بۆ ئەوش نەکرا تا ئێستا. 45 ساڵە هەم لە ناو بازارە بچۆ بۆ ناو ئەو تورکمانیل ئەولا کش گەڕەکەکان کام کۆڵان پیس بیە کۆڵانەکە 1 مەتر و نیمێکە 2 مەترە کراوەتە جادە بۆیان و کراوەتە چەمەتۆ بۆیان و مەزبوط ئەوش حاڵ کۆڵانەکەی ئێمەیە. داواکاریمان چییە؟ هۆکارەوە ئێمە بەس کوردین لەم شارێ بۆیە بۆمان ناگری ئەی کاتی ئەڵێ محافظ پارە سەرف ناگا بۆ منتقەکانتر سەرفەکە بۆ منتقەی حەیتەیار و حەیەت لای منتقەی لای فلکە و زرا ئەوەمووی بۆ خیرکراوە بۆ پارە سەرفەکە بۆ منتقە کوردەکان بۆ پارە سەرف ناگا هەم محافظە نازانم چی کێشێکی لەگەڵ کوردایە. ئەوە چەند ساڵەوە 2-3 ساڵە ئەم پرۆژەیە هەر ئەڵێن ئێمە ڕۆ بەیانی و تا ئێستا هیچ مالیان نەبینی و مام بکەن. لە نێو حکوومەتی خۆجێی پارێزگای سەلاحەدین و وزارەتی شارەوانی عێراق جیاوازی دەکرێت لە جێبەجێکردن و خەرجکردنی بودجەی پرۆژە خزمەتگوزارەکانی قەزای خورمات و ئەمەش نیگەرانی دانیشتوانی گەڕەکە کوردەکانی لێکەوتووەتەوە بەهۆی پەرایۆزخستنی ناوچەکانیانەوە. کاروان حەبیب، کورد سات نیوز، خورمات و